فەرموو قەلی گەورەی پێیە تۆ بۆ عەزێتی کێشە یاخوا بەخێر سەرچاو بەخێر بیاخوا باشی یاخوا سەلامەت بیسپاس ماشەڵڵا لەو هەڵ هەیە ئەبوو تو بۆ ئەمە هێناوە ماڵێ خزمەتانەوە بۆ ئێوە بەکر لێ وەگرە بێنە بە خودمان بێن ئای دەستە خۆش بیبەرە دەرەوە بەکەجان معقول نییە ماشەڵڵا ماما عوسمانەمە خرتیشە بیبەرە دەرەوە فەرموو ئەوە بۆ عەزێتی گەشاوە بە قوربان عەزێت نییە شایانی زیاترە جانەوە قەلەبەرە دەر بەساکم معقول نییە قەل لە ژووری میواتێ سەری خۆی و قەلەکە یەک ڕەنگە دەقەینا یاخوا بەخێر بێ سەرچاو سەلامەت بیسپاس کاکە لاوەوەنە بەڵێ سەرچاوەکەم سەلامەت بیا جەنابەت بزەبت چی ئیشێکەکەیت من ئیشی بەهاراتەکە بەهارات بەڵێ ئەی فرۆشیە ئەی هاڕی ئەی هاڕی چی ئەهاڕی بەتەکی وڵای تر بیبەر و بەهارات و کوڕم تۆزە سەرۆڕی شتەکانەڵم خوا بواسێرە وڵای تر کە ئاسیاخان تەلەفۆنەکەی بۆ کردم ڕاستەکەی لە خۆشیان لە پەلەپە لا بیرم چۆ خۆم دەکەن ئەها ئەمە هێشتا خۆشی قۆز نەکردووە گەددار ماما عوسمان شامە نیوێتی وەڵڵا ئافرم نیوەیترم بەجێشتوە یاخوا بەخێر لەسەر چاوەکەم بەڵێ جاهینە بەکرد بەڵێ ئاسیازین چۆن بەڵێکی لەگەڵ پەیامە بچنە ئەو دیبا من تۆزێ پرسیار و جوابم هەیە لەگەڵ یا قەیچەکە وا جوانترەوە نییە ئارە وەڵڵا بەکێ بەلێ دەبڕۆ بابا ده هەزە دێ فەر بوون ئەوەی تر ماما عوسمان قسەی لەگەڵا بکە ئەوە گەورەی هەموو لایەخە باشە بە قوربان دەی سەلامت بی دەست بە کچە خەتوت لەگەڵ پێم چۆقاڵە بەکرە ڕۆ ده هەستە ڕۆڵە ده ناکە هەستە نەنە ئێوە بڕۆنە ئەو دی من قسەم لەگەڵ کاکە لاوە ئاتۆش بڕۆ ڕۆڵە ئەنجا بەخێر بی سەرچاو وەسەلام من زۆر خۆشحاڵم کەوە تۆری بە زاوای من خۆشحاڵترم مام کار و کاسبیکی جوانت هەیە پۆپڕێکی مؤدەب بڕێ ئەوە هاتەوە قەینانش پرسیاری لێ بکەم ئاخر نابێت کچم من خۆم پرسیاری لێەکەم قەیچەکە باوکە دە تۆ پرسیاری خۆتی لێ بکە من دوای پرسیاری خۆمی لێ بکەم ناوچی بوو؟ لاوە ئالا چی ئیشێکەکەی؟ ئیشی بەهارات بەهارات ئەی هاڕێ باشە باوکە ئەی بە ئەی کوێ تاوا کردووە؟ زان کۆم تەواو کردووە چ بەشە؟ بەشی پەرستاری پەرستاری ساڵی چەند؟ 2013 بوو 2013 بەڵێ خۆت ئەزانی ئەگەم باوکم تۆی وا دڵ بێت من هیچ کێشەیەکم نییە بەڵێ بەڵام من چەند شتێکم نەبێ پێ بڵام یەکەم قەت حەز ناکەم دڵ پیس بیت باشە دووەم حەزەکەم هەموو شتێک بەدڵی من بێ بەسەرچاو من نەتوانم لەژێر سەقفەکە لەگەڵ تویا بژم بەڵام بە مەرجێک ڕێزم بگریت و احترام بگریت و چاوش ئەبێ بگریت بەسەرچاو من کێمە دەرەوە ئاوا ئەمە دەرەوە ئەمەم پێخۆش ئەمەم بەڵ ئەمەم زۆر بەڵوە نەنە سەری ئارزەکەکەم بەڵام بەرامبەرەکەم نبی ئیتر من هیچ پرسیارێکم نەماوە ئەگەر باوکم شتێکی هەبێ بەس ئەوی ئاڵتون چیم بۆکەی ئەی یەک دەقە بۆیە جای مەلاکەش نەهێنم وەرێ بکە چەتی بێڵە قسەی لەگەڵا بکەم من چەیچەنی پێخۆش ئابرین نەمێنێت تۆش بڕۆ ئەو دیبا من خۆم قسەی خۆمی لەگەڵا بکەم دانیشم تەواو دەبڕۆ لا حەولە دەبا دانیشم بڕۆ کچم بڕۆ قسەی پیاوە بای ناکەی بای لاوە ئەم کچم زۆر ئەمە دڵویانی منە ئەبێت احترامی بگریت هەرچی بۆی بکەی باشە سەرچاو لاوە بەڵێ تۆ تازاوی بە زاوای مستەقبەلی من بەڵێ نامەگەر چەند شتێکی حەزەکەم حەقیقەتی خۆمە تۆ بیزانی تۆ ژووک و کوڕەکانم وای تازە فەرقی نابێ ئیشەڵا من حالیان خۆ دەزانی بێژنم بەڵێ کوت مختصرەکەی بە کوردیەکەی من گڕم گرتووە خەریکە شێ دەبم مریش کە بینم تووکی گیانم هامەنە هەڵەستێت جا حەزەکەم بەجددی بمبەی بۆ ئەو شوێنانی کە چۆم لێ نەهێنی ئافرەتە جوانەکانی تایە ئەمە ناوی دیسکۆ نامامە نابێ نابێ بچین بۆ شوێنە بۆچی هاتم بۆ ماڵی ئێوە تۆ باسی چیم لەگەڵاکەی والله جا الحەقی من حەزمە کرد زاوایەکەم بۆ بایە بە نسیب سڕی یەکترمان بپۆشیایە مڕاعاتی منی بکردایە بەزی ترە من نسیبە قەیچێکە نەبوو بە نسیب قەیچێکە ئاخر مامە من هاتووم داوای ژنی لێ بکەم داوای کچی لێ بکەم تۆ چۆن باسی هێشتان لەگەڵ ناوی ڕۆڵ خۆ منیش ئەزانی چۆن بە دزێوە ئەوواکە من نامەوێت کەس بزانێ بە ئابڕۆم نەچێت ئاها ینی مەقسەد دەوێت کە سری بینی خۆم و خۆت بێ و کەس دەرناچێت جا ئەگەر ئەو شوێنانە ئەزانی بمبیت ئەوە ئیتر حەد دەرەجەیەکیت ئەو شتانە ئیشی خۆمانە بەجددیت بەڵێ کە پێم خۆش بینی خۆمان بێت نا ئەو بەجد لای کەس باسی نەکەی تاو خەمە نەبێت جا ئافرەتی جوانشتیژە ناسیت خەمە نەبێت غەددا مۆبایلەکەمان ڕستم پێشانە بم دەتووسیەکەم پیشان بەرەبا پیشانە بم ئەمان سەری ئەمەیەک ئەو کەڕەوە پەنیرە و چیەوە ئاوا هیچ نییە سەری ئەمەیەک خۆڵ بەسەر بمە ئەمە تایبەت ئەمانەشە ناسیت ئەو بەلاوە چۆنە ئەزانی چی لاوە یەکەم جارم بی بۆ ئەو شوێنانە باشە بەسەر چاو تۆزێ ئایا بکەم بەو ئاگرەیە بەسەر چاو ما بگەر
ئەتو ناوە تۆ بە بەعزە شتێکی تریش بڵێن بەساقەوە بەڵێ فەرموو. تۆ لەگەڵ مەشروب و شتا چۆنی ئەخۆیتەوە کەم کەم یعنی چەند هەفتەی وڵی تر لە هەفتەیەکا بەس جمعان ناخۆمەوە بەس دوانج بخۆرەوانەیە وڵی تر ئەمبالە باشە ئەی تۆ ینی چەند ئەخۆیتەوە تەقریبەن وڵی تر حەسەب جە و قاپونەی و احتیمالە جە و فود بێت و قاب بڕۆیت ئەڕوا ئەی کاکواسە کەرپیان خۆشە سەلامەت بیەخوا من زۆر حەزەکەم بخۆم و بەڵام نازانم لە ڕوون نایە بەیەکڵانیشی ناخۆیتەوە ئەزانی چۆن ئەخۆمەوە چکەیمە بەجددی ئایلێکی سپۆرتین من حتا نەسیحەتی پەیامیشەکەم ئەم کەمێدەکە و خواردەوە ئەبێت دانیشی جاجێکی بۆ بکەی زەڵاتە فتوش ئەمانە هەموو بۆزیز کاکو بەلیمەوە ئەوە نییە هەتا تۆش نەخۆیتەوە تا تۆ مڕ نەبیت تا دوو قاپی خۆت تەواو نەکەیت ئەو نەڵێ خەومیت منش بۆ شتێکی ئەوە ئەگەر ئێمە سپۆرت بەس خاڵەوەکرد باسی نەکردبوو کە ئێوە ئایلێکی سپۆرت و کراوە ئەزانین چۆن خاڵە بەکرد تۆزێ پێ ناخۆش نەبێت خاڵ و زازاتن وابزانمە نیە ئای جۆرەکەێک بە چوار پێڕوە من حەز ناکەم زۆر کراوە من لەگەڵەوە چونکە زۆر درۆزنە جا وەڵاهی پێم خۆشە جاسەکەی بڕین بۆ دیسکۆوە وەڵا کێ حەزە لێت یا ڕۆین وەڵاهی ئەمشەو بڕۆین هەرم ئەمشەو ئەم بیت ئەو بم ئاخر ئیسوشتن نییە بم بۆ شوێنی وا هەر کەس نەزانێ لەم شارەیە ئەمەم پێم وازە خوا سەلامەت بێت بڕۆ دەرەوە ژۆرەکە بۆ بڕۆ دەرەوە ناڕەسەن بۆ من کچی خۆم بم بە زەلامی ئاوا نە ئەوە من چەرەبازی ئاخر بەس جار پرسیارەکانم وەگینە بخوا من کەسێکی زۆر باشم حەزەکەی لە خاڵە بەکرد پرسا ئەی ئەم هەموو ڕسمیان ئافرەدە لەو مۆبایلەتە من دانیشم کچی خۆم هەسە بۆ دەرەوە هەسە ڕووی بابی بەکەی ڕژبێ باشە ئەمرن نەمێنێ قەلەکەش بەرە مردوو مرێ سوورەی ژەنیاوی